سڵاوتان لەبێ خۆشەویستانم دووبارە لە سمارت ترێدەر و گەڕاینەوە خزمەتان. شیکاری بۆ هەفتەی چوارەمی مانگی 11 ساڵی 2023 دەکەین. ئاڵتون ئێمە لە هەفتەی ڕابردوو زۆنی 933 بۆ 923 مان دیاری کرد بۆ بەرزبوون کە تارگێتەکانمان دیاری کردهبوو. هەروەها باسمان لە شکاندنی ئاستی 1972 کردهبوو کە ئاڵتون لە سەروی ئەو ئاستەوە جێگیر بێت، دەتوانێت بە ئاسانی خۆی بگەنێتەوە ئاستی 2000ەکان. بینیمان کە نرخ لە سەری ئاستی 1972 جێگیر بوو، بەڵام نەگەیشتە 2000. هێشتا سیناریوی بەرزبوونەوە بە بەهێزی ماوەتەوە و هێشتا ئەگەرەکانی گەیشتن بە ئاستی 1997 کە لە کۆتایی هەفتەی ڕابردوو وەکو تارگێتی بەرزبوون دیاریمان کردهبوو. ئەم سیناریۆ هێشتا بەردەوامە. ئەم دابەزینەی کە دەستی پێکردووە هیچ جێی مەترسی نییە و تەنها دەتوانین بڵێن ڕیتێستێکە. بۆ ئەم هەفتەیە ئێمە زۆنێکی نوێمان هەیە بۆ بەرزبوونەوە کە تا نرخ لەسەرم زۆنە بێت ئاڵتون لە هەوڵی تەواوکردنی سیناریۆی گەیشتن بە 2000دا. ئێمە تارگێتی یەکەمان 1997 دیاری کردووە، تارگێتی دووەمی بەرزبوونەوە ئاستی 2010مان دیاری کردووە. نرخ دەیەوێت خۆی بگەنێتە هەرێک لەم تارگێتانە. ئێمە زۆنێکمان دیاری کرد بۆ ئەم هەفتەیە، زۆنەکەش لە ئاستی 1969.80 سنت دەست پێ دەکات بۆ ئاستی 1962 کە ئەم زۆنە توانای ئەوەی هەیە جارێکی دیکە سیناریۆ بەهێزەکانی بەرزبوونەوە چالاک بکاتەوە. پێش گەیشتن بە زۆنەکە لە ئاستی 1970.63 ئاستێکی سەپۆرتی بەهێز دروست بووە کە ڕەنگە ئەم ئاستە بە تەنها خۆی بتوانێت ئەم سیناریۆی بەرزبوونەوە تەواو بکات. واتە پێشەی بێتە زۆنەکە هەر لێرەوە ڕاستەخۆ دەستکاتەوە بەرزبوونەوە، بەڵام ئێمە زیاتر گرنگی بە زۆنەکە ئەدەین و چاوەڕێ دەبین کە نرخ بێتە ئێرە و ئەگە دەرفەتێکی باش و گونجاو دروست بێت بە کڕین داخڵی. لە دوای شکاندنی ئەم زۆنە ئەگەر بێت و ئەم زۆنە بشکێت بەرەو خوارەوە بە هۆکارێکی سیاسی یاخود بە هەواڵێکی لە ناکاو کە دروست دەبێت، ئاستی 1954 بۆ ئێمە زۆر گرنگە بەڕێزان. شکاندنی ئاستی 1954 و داخستنەوەی کامڵێکی یەک ڕۆژی لە خوارەوە ئاستەوە ئاماژەیە بۆ لاوازبوونی سیناریۆکانی بەرزبوونەوەی ئاڵتون کە تا ئێسام ئەگەرە زۆر کەمە ڕوو بدات. هێشتا سیناریۆی بەرزبوونەوە بە بەهێزی ماوەتەوە و تا نرخ لەسەرم زۆنە بێت دەتوانێت خۆی بگەنێت بە ئاستی 1997 پاشان ئاستی 2010 کە تارگێتی دووەمی بەرزبوونەوەیە. شیکاری دووەمان لەسەر یۆرۆ بەرامبەر بە دۆلار. یۆرۆ بەرامبەر بە دۆلار بینیمان کە بەرزبوونێکی زۆر باشی تۆمار کرد. من پێم وایە لە زۆنێکی بەهێزی دابەزین نزیک دەبێتەوە کە زۆنەکەش لە ئاستی 1.096 سنت دەست پێ دەکات بۆ ئاستی 1.65. ئەم زۆنە دەتوانێت سیناریۆ دوورمەوداکانی یۆرۆ چالاک بکات بۆ دابەزین. بۆیە کەمێک مۆدای زۆنەکە فراوانە، بەڵام تارگێتەکانی دابەزینیش تێیدا فراوانە. من پێم وایە کە لەم زۆنە سیناریۆکی بەهێزی دابەزین چالاک بێت. تارگێت یەکەمی دابەزینیش لەم زۆنەوە گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 1.08 واتە 108. هەروەها تارگێتی دووەمی دابەزین گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 1.058. ئەم زۆنە پێم وایە کە شکاندنی بەرەوسەرەوە زۆر قورس بێت و سیناریۆکانی دابەزین زۆر بە باشی بە بەهێزی چالاک بێت لەم ناوچەیەوە. شیکاری سێممان لەسەر داو جۆنس کە پرسیار و داواکاری زۆرێک لە بازرگانە خۆشەویستەکان بوو. داو جۆنس لە زۆنێکی بەهێزی دابەزین نزیک دەبێتەوە. ئەویش زۆنەکەش لە ئاستی 35293 دەست پێ دەکات بۆ ئاستی 35865. داو جۆنس لەم زۆنەوە دەتوانێت یەکەم تارگێتی گەڕانەوەی بۆ خوارەوە 34955 بێت، هەروەها تارگێتی دووەمی دابەزین 34400 بێت کە لەم زۆنەوە دەتوانێت دابەزین بکات بۆ هەرێک لەم تارگێتانە. بەڵام هێشتا سیناریۆی دابەزین چالاک نەبوو، لەبەرەی جارە نرخ نەگەیشتە زۆنەکە. هێشتا ئەگەرەکانی بەرزبوونەوە ماوە. لە دوای گەشتنی نرخ بە زۆنەکە ئەم سیناریۆی دابەزینەی کە پێشبینی بۆ دەکەین چالاک دەبێ و دەتوانێت ئەم دابەزینە بکات بۆ هەرێک لەم تارگێتانە. شیکاری خوێندنەوەکانمان بۆ ئەم هەفتەیە بەم شێوازە بوون. داو جۆنس، یۆرۆ بەرامبەر بە دۆلار، هەروەها ئاڵتون.
هیواداری ببێتە مای سود و قازاز بۆ تەواوی بازرگانان سەرکەوتوو بن.